چینە سەر ڕێکەوتنی دەسەڵاتدارانی دیمەشق و هەسەدە. من لە قسەکان ماوتم بڵێن جۆلانی بە جۆرە لە جۆرەکان خەریکە پاشەکشێکی بەسەرا فەرزەبی، ینی دەبێت کارێ بکات لەم ساتە دەرچێ بەرحاڵ لە سەروبەندێکە ئەمانەیە کە بۆی ڕێکخراب و ڕۆژی دووشەمە هەفتەی داهاتوو هەفتەی مانگوایە لە بڕۆکسل بێ بۆی کەوا لەگەڵ ئەوروپیەکانەیەک ببینێ پێیان بڵێ کە چۆنی بتوانن سندوقی کۆمەک بە سووریا کۆمەک پێ بکەن، هەموو ئەو عقوباتان یاخود ئەو سزانەی کە لەسەر سووریا هەمووی هەڵگرن بەنیازی ڕاکێشانی سەرمایەکانی ئیمارات و قەتەر و سعودیە بوو بۆی لە دۆخێکی ئاوای ئەمەی بەسەر هات خەریکە هەموو یاریەکەی لێ تێگەچێتەوە. بەرحاڵ من ناڵێم جۆلانی خۆی بەرپرسی سەرەکی نییە لەم بابەتە، بەڵام لەوە ناچێت لەو تەوقیتی کە ئێستا ڕووی داوەبانە و تۆقیتە بوو بێت کە ئەو هەڵی بژات بێ بۆ ئەم کوشتارە ممکنە بێوێم بیستایم کوشتارە بکە، بەڵام ساڵێک دواتر 2 ساڵ دواتر وەختێکە خۆی یەگرێ وەختێک کە خۆی بە باڵا دەستە بینێ ئەوانە. بەڵام لەم دۆخەیە هەستەکەم دۆخێکی بۆ دروست کرد کە خەریک بوو تەوازنی تێکچێ و لەم دۆخەشە یەشێک لەو شتانەی کە هاتە پێشەوە ئیمزاکردنی ئەم ڕێکەوتن نامەیە بوو کە دیارە نەخشەی زۆرتریشی بۆ دوور و درێژتریشی بۆ دانرابوو بۆ ئەمە، بەڵام وای لێ هات کە هاوکات بوو لەگەڵ ئەمەیە. من پێم وایە ئەمە لە چوارچێوەی یاخود لە سیاق و لە مەتنی ئەم پاشەکشانەیە ئێمە ئەم ڕێکەوتنە ببینی، ینی بە پێچەوانی ئەو تەسویرەوە کە ئەدرێ لەسەر گوایە هەسەدە وازی لە ئامانجەکانی خۆی هێناوە، وازی لە هەموو ئەو شەرت و شودانی خۆی هێناوە، خەریک بووە لە دۆخێکاکە جۆلانی کەوتۆتە دۆخێکی زۆر نارەبارەوە دەستی یارمەتی بۆ درێژکا و لەم چاڵاوە دەری بێنە ئەوانە پێچەوانەکەی ڕاستە ئەوە کە ئەم دۆخە فەرزی کردووە بەسەر جۆلانیە کە ڕازی بێ بەسەر بە هەموو مەرجەکان و خێرا ئامادەی خۆی نیشاندا بۆ ئیمزاکردنی ئەم ڕێکەوتن نامەیەوە. دقیقەن هەر 3 ڕۆژ دوای ئەو کوشتارێکە دەستی پێ کرد ئەم ڕێکەوتنە لە دەی مانگە لە دیمەشق ئیمزاکرا، جێگای سەرنج بوو و جێگای سەرنجی زۆرێک لە چاودێرانیشە کە ئەم ڕێکەوتنە لەسەر مێزێک ئەنجامدرا کە 2 کەس بە تەنیشت یەکەوە دانیشتون و لە یەک ڕێز دانیشتون بە لە هەمان کاتە هەردووچیان ئەنووسن و ئیمزا ئەکەن کە ئەمە نیشانی ئەدا کە ئەمە 2 هێزی بەرامبەر نەک یەکێکیان بەرزتر لەوی تریان هاتوون دانیشتون لەسەر پەیمانێک ڕێئەکەون پەیمان نامەیەک ئیمزا ئەکەن، ینی 2 هێز کە بەرامبەر بە یەکن 2 پێک هاتن کە هیچیان لەوی تریان گەورەتر یا بچووکتر نین ئەم کاراکەن کە بۆ من جێگەی سەرنج بوو بەڕاستی. بەرحاڵ شتی تر زۆرە لەسەر ئەم ئەینە بێڵین، بەڵام با من لەوە زیاتر لەسەر ئەم بابەتە نەدوێم پێشتریش زۆر قسە کرد فەرموو. تەمانەم تەوافقی کە بینی مەزلوم عەبدی و جۆلانی یا ئەحمەد شەرع کراوە خۆی نەتیجەی تەناسب خوایەکە تەوازن قوایەکە کە لە بینی هەم هێزێک کاڵعان دمشقی بەدەستەوەیە و خۆی بەڕای جمهوری کاتی بەڕسمی ناسیوە لەو لاشەوە هەسەدا یا قەسەد کە بەرحەڵا قبل لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا بەشێکی بەرچاو لە خاکی کوردستان و بەشێک لە سووریەی بەدەستەوەیە. یعنی ئەمە حاصڵی هەردوو لا هێزیان هەیە، هەردوو لا نیرویەکیان هەیە لە دوای ڕوخانی بەشار ئەسەدە. بەڵام ئەوەی دیار بوو لە ماوەی چەند مانگی ڕابردوو بوو ئەحمەد شەرع لەژێر تەسیری بە تایبەت دەوڵەتی تورکیا و ئوردوغان بە ئاسانی حاضر نەبوو کە لە زەویەکی بەرابەرە لەگەڵ هەسەدە و مەزلوم عەبدی و ئەوان ڕەفتار بکە. ئەبینن ئەبزانم 3 هەفتە لەوە پێش بوو ئەو کۆنفرانسێکی ئەنگەر یا کۆنفرانسێکی سەراسەری نیشتمانی هەرچێکیان نێونا هەتا نوێنەرانی هەسەدەیان داوات نەکرد. ئەی مەزورمەیە بڵێم معلومە جۆلانی لەژێر فشارێکدا بووە عاقبەت هاتە پای ئەوەی ئەم تەوافق قبول بکرێت. ئەم تەوافقە دیارە خۆ بە شەو ڕۆژێک نەنووسراوە، معلومە نەتیجەی گفتوگوهایە بووە کە لە زووترەوە لە بینی هەردوو لایە بووە، نە هەردوو لایەنی دیکە بووە ڕانی تر ئاشکرایە ئەمریکا ڕاستەوخۆ دەخاڵەتی تێدا بووە. هێنان و بردننی خودی مەزلوم عەبدی بۆ دمشق چ جاری پێشوو یا نازام چەند جاری پێشوو ئەم جارەشیان بە کۆمەکی ئەمریکایەکان بوو. ینی مەجموعەیەک هەم
نیروەکانی دەرەکی سووریەوە جملە ئەمریکا لە پشتەوە حتمما تورکیا لە پژمازراکە هەن و ئەم دوو نیرۆش ئەم تەوافقە وەک هەر تەوافقێکی دیکە بە تۆری واقعی نەتیجەی ئەوەیە هەردوو وڵات دەرەجەیە لە سازانیان قبول کردووە و ئەوە واقعیشە لە زمینی واقعی کێشەی سیاسی و نظامی و بەتایبەت کێشە بۆ دەسەڵات ئەو هێزانەی کە لە سەحنەکەدان عاقبەت بەپێی وەزعیەتەکە مجبورن کۆتا بێن ئەوەی معلومە نەفسیەوەی جەولانی حاضر بەوە بوو بە قەولی تو لەسەر مێزێک و بەو شێوەیە و لەگەڵ مەزنوو عەبدی دابنیشێ و بەندی یەک و دوی تەوافقەکەیان کە تەمەشاکەی ئەسڵ لە چارچەوەی فکر و سیاسەتی جەریاناتی ئیسلامیانیە خۆبەوە کۆتا هاتن و پاشەکشەی ئەوە بەڵام لە بازە بەندی دیکەدا نیشانەدا کە لە عینە حاڵە حەسەدەش مەجبور بووە یەک بەشێک شەرت و شروط قبولکە کە لەگەڵ لانەکەم ئەو سیستمی خۆبەڕێوەبەریەی کە ئێستا بەدەستیانەوە یەک ناگرێتەوە عاقبەت من هیوادارم بتوانن موقعیتێکیان بێ کەمترین ئاوانز بدەن کەمترین ئیمتیاز بدەن ئەوە لەو بابەتەوە تاوجێ بە تەوافقەکە بەگشتی بێ هاوڕەشەمەڵ خۆ معلومە ئەم تەوافقە و ئەم بەرگەی کە نووسراوە ئەو بەرگە و سەنەدە نییە بۆ ئێستا و ئایندەی سووریا بەدڵی ئەمسالی من و تۆ کۆمۆنیستەکان ئازادی خوازان بێ بەو معنایە من لە ئەنگریکی تایبەتی لێ ناکەم بەڵام وەک واقعەیەکی سەحنەی سیاسی سووریا تەمەشایەکەم منەڵم ئەوەی چوونەتە پای ئەم تەوافقە و ئەگەر پێی پایبەند بن و ئەگەر ئیجرا بکرێ ئەمە باشترە لە فەزای شەڕ لە فەزای ترس لە فەزای نیگەرانی لەو کۆمەڵکوژیانەی کە 4-5 ڕۆژ لەوە پێش لە دژی عەلەویەکان بوو ئەتوانێت لە دژی خەڵکی کوردستانیش بێ ئەتوانێت لە دژی دروزیەکانیش بێ ئەتوانێت لە دژی خەڵکی ئەلمانیش بێ ئەتوانێت لە دژی خەڵکی نەیاری خودی جەولانی هەر لە خیابانەکانی دمشقیشا بێ ئەلئان بەحز ئەوەیە بۆ ئێستا و ئایندەی سووریا یەک ئارامیەک بەوجود بێ دوور بێ لە شەڕ سناریۆی شەڕ ڕەشێکی بەسەرە دانەسە پێ و بەرهەمی ئەم هێزە دژبەیەکانەی کە پێشووتر دژ بە بەشار ئەسەد بوون و هەر وەختەش معلوم بووە زۆر هاوڕێ لەگەڵ یەک نین عاقبەت چوارچێوەیەکدا بمزرەیەکە لانەکەن ژیانی نۆرماڵ ژیانی عادی شارومەندی و کۆمەلگایە تەمین بێ مەسەلەن هەرم تەجروبەی کە لە کوردستانی سووریا لە ماوەی 12 ساڵی پێشوو بووە و زۆر زۆر مثبەتتر باشتر بووە لەو مەناتقەی کە بەدەست بەشار ئەسەدی فاشیستەوە بوو لە ئیدلبی کە بەدەستی جەنابی ئەحمەد جۆلانی ترۆریستەوە بوو ئەگەر 50% هەر ئەو تەجروبەی لە کوردستانی سووریە بووە باڵ بچێشێ بەسەر هەموو کۆمەلگای سووریەدا لەم نەپرسی باشە مثبەتە و ژیان نۆرمالترەکە بۆ کۆمەڵانی خەڵک ئەوەی لەژێر ناوی ئاینی جۆرا و جۆر قەومی جۆرا و جۆر خەڵکەکە نەچن بە گژیەکە کە مەسەرەن بەشێکەوەی ئەڵێن حەقی بەرابەر بە ڕەسمیەت بناسرێ بۆ هەموو سووریەیەکان ئەگەر پێی پایبەند بن مثبەتە لەم ئەوزاعە ترسناکەی ئەبینین بەڵام ئەگەری گەورە ئەوەیە سەختە بچێتە پێشەوە لەم هەموو هێزە دژبەیەکەی کە لە سەحنەی سیاسی فقط جۆلانی و مەزلوم عەبدێ و عەلەویەکان و دروزیەکان نین ئەڵان سووریا بە گشتی بۆتە جێگای ململانەی سلهێزەکان ئۆلایەکەوە ئەمریکا هەیە بە قازانج و بەرژەوەندەکانی خۆی ئوروپاییەکان هەن بە قازانج و بەرژەوەندی خۆیان و لە هەمویان خراپتر دەوڵەتی فاشیستی ئیسرائیلە ئیسرائیل بە دوای زۆر بەنەزەرم پرۆژە و بەرنامەیە بۆ ئێستا و ئایندەی سووریا کە کارەساتی لێبارێ من نادانم عەلەویەکان بەڵام خۆ لە من چاتر بیستوتە ئەو لە پەستا گڵۆپی سەوز لێدا بۆ دروزیەکان و گویا چەکداریان کا و نێنێ بیان کا بەهێزێکی دەستەمەوەی خۆی یعنی ئیسرائیل منزورە گڵۆپی سەوزی لێدا بۆ کوردەکان و بێن و لەگەڵی بن و پشتیوانیان لێ بکە خودی لە منە پرسی یەکێ لە شتەکانی کە جێگای ڕەزامەندی منە بۆ تەوافقاوەیە
مەزلوم عەبدی و کوردەکانی لەوەی بچنە ختەی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل دوور خستۆتەوە، چونکی ئەوە بەڕاستی بۆ سیمای سیاسی هەر خەڵکێکی حەقخواست و جملە لە هەر کوێیەکی دنیا و جملە لە کوردستانی سووریەش خەتەرناکە سەرنوشتیان گرێ بخوا بە سەرنوشتی رابطە و بە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل. بۆیە بە گشتی منەڵێم ئەم تەوافقە لە دڵی تەناسوخوا و هەلومەرجێکە کراوە. ئەگەر ئەو تەوافقە بەڕێوە بچێ لە هەنگاوی ئەوەڵیەیەکە بۆ ئەوەی کۆمەلگایەکی نۆرمال لەوێ بێ هەموو ئەو شتەنیە کە ئازادی خوازانیانەوێت کە بەرابەری خوازانیانەوێت کە کەسانی وەکو من و تۆ تەواوەن دڵمان پێی خۆش بێ، بەڵام لە وەزی ئێستا لە وەزئی مەوجود و لەو مەترسیانەی کە هەیە لە دڵی ئەوەدا ئەوە باشە، بەڵام وتم ئیمکانی ئەوەیە هەڵ بوەشێتەوە. مانعی گەورەیە هەر خودی دەوڵەتی ئیسرائیل کەوتم ئەڵان کاریگەری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەجملە لە سووریا پێی ناڕازیە لەوانەیە حتمما مانعی گەورە دروستکە. ئۆردۆغانی فاشیست ظاهیرەن دوێنەکە موافقەتی خۆی دەربڕیوە و دیارە پێی باش بووە، بەڵام لە دڵەوە حتمما ئابم شکڵی پێخۆ ئەوێ کە لە پەستا تەبلیغاتێ کرد کە ئێوە دەبێ حەسەد و ئەوانە یا چەک دابنێن یا بە چەکەکانەوە یان خەینە قەبر، ئەلعان مەجبورە بێ بە قەولی تۆ ئەحمەد شەرعی هەڵقە لە گوێی خۆی لە پەنای مەزلوم عەبدیە کە بە دوژمنی خۆی ئەزانێ ئاوادە بنیشە بە دڵی نییە لە فکریەوەدایە ئەگەر وەزەکە بڕێک زەمینەی ئەوەیدا تێکی بدەن. ینی منزورم وەیە بڵم دەوڵەتانی منتەقەیژە قبەت جمهوری ئیسلامی هەرچەند زۆر دەستی دابڕاوە لە ڕووداوەکانی سووریا لە فکریەوەدایە ئەویش مشکلات بۆم پرۆسە دروستکە. ئێستا کوێ ڕووداوە سیاسەکانی نێو سووریا لەگەڵ مەترسی گەورە ڕوبەروە لەگەڵ نیگەرانی ڕوبەروە لە دڵی هەموو وەزیەتەدا منوتم ئەو تەوافقە ئەتوانێ ڕێگایە بکاتەوە بۆ ئەوەی ئەگەر جێبەجێ کرێ کە بە تەواوەتی بە نەزەرم نایڵن جێبەجێ بکرێ هەرەوە هەرەوەڵانەوە حتمما تۆ لە درێژەی قسەیە هەم خۆت قسەی تیاکەی وەگە مەجال بوو منیش قسەی تیاکەم هەرە قانونی ئەساسیەی کە ئەحمەد شەرع ئەمڕۆ بۆ یا دوێنەکە بووە ڕایگەیاندووە هەر ئێستا خودی مەزلوم عەبدی و نیرۆکانی سووریای دموکراتیک ڕەتیان کردوێتەوە توانەوە ئەسەن دژ بە قەراردادەکەمانە دژ بە هەر بەندی یەکی قەراردادەکەیانە. یعنی ئاوایە ئەم جەریاناتە ئیسلامی کۆنەپەرستە یا هەر جەریانێکی کۆنەپەرستی دیکە و بە تایبەت گوێشی بەدەستی دەوڵەتێکی دەرەکیەوە بێ بە پێی قازانج و بەرژەوەندی خۆیان ئەیشەوێنن. لە ئەینە حاڵاکە وتم ئەم تەوافقە ئەتوانێت هەنگاوێک بەرەو فەزایکی نۆرمالیزە بوون لەو کۆمەلگایە بێ، بەڵام نیگەرانی باڵای ئەوە هەیە هەر لەم دەستپێکەشدا بەڕێوە نەچێت. ڕاستە بەرحاڵ یەکێک لەو شتانە کە یانی کۆمەڵێ فاکتەر هەیە کاریگەرن لە سەر ئەم مۆزوعە هاوڕە ڕەحمانەوەی کە بۆ پێیەکە من لە سەرەتاوە متابعەی دۆخی سووریام کردووە. شتێکە لە سووریا هەیە ئەوەیە حکوومەتێک لە سووریا بۆی بمێنێتەوە بۆی بتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێ و بۆی بتوانێت زەمینەیەک دروستکە کە باسی ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانی ئەوانە ناکەم، باسی وەکەم کە کۆمەلگا بەرحاڵ هەناسەیەک بە کارەبا هەبێ ئاو هەبێ خەستەخانە ئیشکا خەڵک ئەمین بێ لە ژیانی خۆی ژیانی مەمرە و مەژی کە ئەژی. ئەمە بۆ ئەمە پێویست بەواکە کە کۆمەڵێ فاکتەر وجودیان ببێشتێک لەوانە ئەوەیە کە دەواازە و دەرگا لە بەردەمی ئەم کێشە و ململانیە قەومی و مەزهبیانەیە نەکرێتەوە یاخود هەتا بکرێت دا بخرێت کەم بکرێتەوە هین ببێ. بۆچی وایە؟ لەبەرەوەی باسەکە نەک لە بەرخاتری خەڵک لە بەرخاتی خودی سەرمایەداران و خودی بۆ ژوازێگە بێ لە سووریایە شتێکی دەستگیر بێ ئەوانەوەکو عێراق نییە. عێراق کۆمەڵە بیرەنەوت لە جنوبی عێراق و کۆمەڵی بیرەنەوت لە کوردستانە حەقلی غازە حیزبێک و کۆمەڵی پاسەوان و چەکدار بە دەوریەوە کۆ بنەوە ئەوانە و ژیانیان مسۆگەر و ژیانیان ئەڕوات. چرخی سەرمایهداریش کاری خۆیەکە قازانج و قازانجی گروپە جۆر بە جۆرەکان فراهەمە بێ. سووریا ئەم ئیمکانەی نییە، هەیەی و نیەتی مەجموعەیەک
بیرەنەوتی هەیە لەو ناوچانەی بڵێن باکووری خۆر هەڵاتی سووریا نازانم ئەگاتە 100,000 بەرمیل ناگا شتێکی لەم بابەتانەیە پێشتر زۆرتر بۆ 300,000 وانە بۆ بەڵام ئێستا ئیمکاناتی دەرهێنانەکەی گەشتوتە تەنانە من گوێم لە 30,000 بوو ئاخەشت ئەمە ئەو چوارچێوەی نێکە تۆ بتوانی هەتاکو عەسابەیەکی پێ بژێنی ینی بڵێن بۆ نمونە گروپێکی چەکدارەوەوانە منتیقەیەک بەدەستەوە گرێت و ئیدارەیەکی خۆی دائەنێ ناتوانێت بەم بیرە نەوتانە خۆی بژێنێ یعنی ئەبێ بە بەردەوامی وەکو چۆن داعش لە تاڵانکردن و پەلاماردانا بوو خەریک بوو پارەی قەتەری بەکارهێنا و پارەی شێخەکانی سعودی و ئیماراتی بەکارهێنا بۆ خۆ دەوڵەمەندکردن بێ وا بکە یاخود لە تورکیا و کۆمەکرا بێ وا بکە ئەمەم ئیمکانی نییە بە بتوانێت ئیدامە بەژیانی خۆی بە لەو لای تریشەوە تورکیایەک لە ئارایە ڕاستە تورکیا لەوە ئەترسێ کە هێزێکی چەکداری بۆ بوونە بە ئیستلاحی خۆی توند و تیژ و یاخود وەکو ئەوڵێ تیرۆریست لە سنووری بڵین بە باشووری ئەوە لە سووریایە نەبێتوەمە لەمە ئەترسێ بەڵام لەو لای ترەوە ئەوەی کە تورکیا لە سووریای ئەوێ ئەمڕۆ هەر ئەمڕۆ ئەو ژیرفانە بەتاڵانەیە کە ئۆردۆغان بۆ ماوەی 10 ساڵی ڕابردوو تورکیای بەگیر هێناوە لەگەڵیا اقتصادی تورکیا وێرانە هاتنی دەست ئاوەڵایی ئەو لە سووریایە زۆرتریش لەوەی کە خەریکە لە بڵین لیبیا دەستگیرێ بێ لە سووریایە باسەکە لەسەر دووبارە سازدانەوەی سووریایە ئەمە 300,000 تا 400,000 دۆلاری تێچێ ئەم پارەیە قەرار وایە خەلیجەکان سەرفی کەن و بیدەن و بڵین وەبەرهێنان بکەن لە سووریایە وە شەریکەکان و کۆمپانیەکانی تورکیا بێن ئەم پارێ بەکاربێنن بۆ بوژانەوەی اقتصادی و بوژانەوەی سووریا دووبارە و لەلایەکی ترەوە ئیسرائیل دەڵێ منتیقەیەکی عازلدا ئەنێم و لەم شوێنە من خۆم دوورە خەمەوە لە ینی تاچو خۆ دوورەخەیتەوە هەر چۆنێک بێتە ناو سووریاوە نزیکترە بیتەوە لەو گروپانێکە تۆلیانە ترسی ینی ئەمە بۆ ئیسرائیلیش تەمین ناوێ ئیسرائیل قسەی ئەوەیە قسەی بڵین ئەعلام شتی وایە کە باسەکان من وا ئەەکەم و لەوێ ناڕۆم و سووریا ئەبێ دابش بێ سووریا دابش بێ بکەوێتە دەستی ئەو گروپە چەکدارەتون ڕەوانەوە تۆ بەرحاڵ دۆخێک دروستە بێت و ئەوانە بۆ هەر شوێنێک جێژبەری بەرخودت لەگەڵ ئەم هێزانەیە ئەبێت لەکوێ ڕائوەستی ئەم سنوورە لەکوێ دایانێت چیە خەیتە بینی خۆت و ئەم گروپە تیرۆریستیانەوە بە هەرحاڵ ئەمە بۆ ئیسرائیلیش کێشەیە بۆ ئەوروپا شەپۆلی فراوانی پەنابەری کە ڕووی کردە ئەوروپا کێشەیەکی معزلێکی دروست کردو ئەمڕۆ ئەوروپا بەدەستیەوە ئەناڵێنێ دووبارە ئەم برینە خەریکە قەتماغا بەستێ خەریکە ساڕێژە بێ خەریکە ئەم جارە کۆچی پێچەوانە دەست پێکات بە جۆرە لە جۆرەکان ئەوروپا دڵی خۆشەوەی کەوا سووریا دۆخێکی باشتری ئەبێ ئەوانەی کە لە تورکیا چاوەڕەکەم بێن بۆ ئەوروپا لە بریەوەی بێن بۆ ئەوروپا بگەڕێنەوە بۆ سووریا ئەمڕۆ ئەگەر سووریا دەرگیری ئەم دۆخە بێتەوە ئەوروپاش لە بەردەمی هەڕەشەیە یعنی ئەم کۆمەڵە فاکتەرەوە ئەکا قازانجێکی زۆر لەوەیە هەیە کە سووریا مستەقر بێ بەڵام سوالەکە ئەوە پرسیارەکە ئەوەیە ئایا سووریا لە سایەی دەسەڵاتێکی ئیسلامیە ئەتوانێت مستەقر بێ نەخێر هەر ئەوە نیشانیدا سێمانگی ڕابردوو بە هەموو کەسی نیشاندا ئیسلام ئەو هێزەیە کە کۆمەلگا دا ئەوەشێنێ کۆمەلگا دا ئەرزێنێ ئیسلامی سیاسی ناتوانێت ئەمە بکە لەبەر ئەوە ڕێکەوتن لەگەڵ قەسەدا شتێک هەیە پاڵ بە جۆلانیۆنی ئەم پاڵە لەگەڵ ڕۆژ بە ڕۆژ زۆرتر و زیاتر ئەبێ ڕۆژ بە ڕۆژ زۆرتر و زیاتر بەهێز ئەبێ و پشتی جۆلانی چۆڵ ئەبێ و زەمینەی ئەوەی کە قەسەد و ئەم ئەلتەرناتیوە کە هەر جۆرێک حسابیکەیت و ئەوانە زۆر زیاتر ئینسانی تر و ئاوەڵاتر و کراوەترە لەوەی کەوا لە دیمەشقا هەیە ئەمە زۆرتر ببێت بە جێگای پێشوازی خەڵک و خەڵک زۆرتر دڵی بەمە خۆش بێت هەر لەم ڕووداوانەیە کە لە ساحل ڕوویدا خەڵکی ساحلی سووریا هەموو پیرۆزباییان لێگە کرد کە ممکنە هێزەکانی قەسەد بێن بۆ ساحلی سووریا و کاروباری ئەمنی و دەسەڵاتی ئەمنی لەم ناوچەیە بەدەستی ئەوانەوە بێ لە بری دەسەڵاتی جۆلانی ئەمە هەموو پێشوازیان لێ کرد و هەموو ئەمەیان پێ خۆش و هەموو بەشتێکی موسبەت دەزانن لەبەر ئەوە من وا ئەزانم کە
ئەمەی کە هاتۆتە پێشەوە بە ناچاری بەسەر جۆلانیا فەرز بووە، بە ناچاری بەسەر تورکیا فەرز بوو. طبعاً ئەم پرۆسەیە لە بزات لە 26 مانگەوە بە دەخاڵەتی کۆماندانی بڵێن کۆمیتەی سەرکردایەتی ناوەند لە پێنتاگۆن کە جەنەرال کۆرێلایە ئەم پرۆسەیە دەستی پێکردووە. جەنەرال کۆرێلا سەردانی ئوردونی کردووە، سەردانی میسری کردووە، سەردانی ئیماراتی کردووە، سەردانی سعودی کردووە، لەگەڵ ئیسرائیل چەند جار دانیشتووە. ئەمەی هێناوە بردوێتی هەتاکو ئەوەی کە لە 4 مانگا دووبارە هاتوونەتەوە لەگەڵ لە کۆبوونەوەیەکە لە ئوردون کۆبوونەوەی لەسەر کراوە، بڕیاریان داوە و لەوێ تورکیا ئامادەی هەبووە. تورکیا بانگ نەکراوە، لە کۆبوونەوەیشی ترا تورکیا ئامادەی هەبوو بانگ کراوە، بەڵام لەو کۆبوونەوەی بڕیار لەسەر ئەمە دراوە تورکیا بە جۆرە لە جۆرەکان ئاگای لێ نەبووە، نەیزانی ئەمە چێبێ. یعنی ئەم نەخشێ لەلایەن ئەمریکاوە بەسەر تورکیا شەستە پێنراوە و سەرنجام چەند ڕۆژ بەر لەوەی کە ئەو ڕووداوانە ڕووبات پێش 6 مانگ ئەمە بە نزیکە و کۆتایی گەیشتووە. لە دوای ئەو ڕووداوانەی 6 مانگەوە کۆبوونەوەیەک دووبارە لە ئوردون کراوە بە بەشداری کۆمەڵێک دەوڵەت لەوانە تورکیا و لەوێ بڕیاری لەسەر دراوە و ڕۆژی دوای ئەوە لە 9 مانگا مەکراوە 10 مانگا بە هەلیکۆپتەری ئەمریکی ژەنەرال عەبدی براوە بۆ دیمەشق و لەوێ ئەم ئیمزایە کراوە و ئەم ئیتیفاقیە تەواو بووە. طبعاً ئەمە تەفاسیلانە هەمووی لە یەکێک لە بڵاوکراوەکانی تورکیایە کە متابعی ئەم هەواڵە سەربازی و ئەمنیاناکە لەوێ بڵاو بۆتەوە و ئەمە ئەو پرۆسەیە کە ئەم ڕێکەوتنەی تیاگیرساوە. لەبەرەوە من وا ئەزانم کە فرسەت لە بەردەم بەرەو پێشچوونی ئەم ڕێکەوتنەیە زیاترە لە شکستی و ئەوەش نەک لە بەخاتری ئەوەی کە جۆلانی ئاڵ و گۆڕی بەسەرا هاتووە گوایە قاتی لەبەر کردووە و ئیسلامیەکی معتەدی لەو ئەوانە بە شەقی ڕۆژگارەوە بە شەقی ئەو پێداویستیانەیە کە ئابووری سووریا و کۆمەڵگەی سووریا هەیەی. طبعاً بابەتەکە تۆ زۆر لایەنە وروژان ئەوەی منیش بە کورتی بڵم قسەیەک لە قسنێ قسەکانی تۆشا بۆ زۆر واقعەوەی سازدانەوەی دووبارەی سووریەیە بە حکوومەت و دەسەڵات و سیستم و ئەوە باسەکە ئەوەیە لە چوارچێوەی کام پلانە، لە چوارچێوەی کام تەرحا، لە چوارچێوەی تەرحێک لە منیش ئەو قسە زۆر ڕاست چونکە ئەوڵان جارێ دەسەڵاتێک ئاڵوگۆڕ بووە ئەڵان سوباتێک گەشتا بە وجود نهاتووە ئەرەم کۆمەڵ کوژیەی 4-5 ڕۆژی ڕابردوو نیشانی داوە نمونەیەکە ئێستا کونێ جۆلانی هەر ئیدعایەک بکە ئێستا کونێ بە زۆر بەشی سووریەدا دەسەڵاتی نییە ناتوانێت ئەمنیەتیش تەمین کە ئەوە بەشی کوردستانی سووریە و شوێنەکانی جێگای تاتی کۆنتترۆڵی هەسەدەیە لەژێر چاودێری ئەوان نییە. تورکیا هەر جۆرێک پێی خۆش بێ دەخاڵەتی تا ئێستا کردووە. ئیسرائیل بە مەیلی خۆی بۆمبارانەکە هەر کارەکە معلومە خۆم بەزە ناتوانێت تا ئەبەت درێژە بکشە. سازدانەوەیەک پێویستە، سازدانەیەک پێویستە معلومە ئەڵان لە پێشە ئەمریکا ئەوە هەتا وڵاتە ئەوروپایەکانی ژەوەی وەزەی خارجێ ئاڵمان چوو فەرانسە چوو یا ئەوەی داوەتیان کردە جۆلانی بچێتە بڕۆکسل ئەوروپاش عاقبەت بەدوای سەهمی خۆیەوە. یعنی منزورمەیە هەمزل هێزەکان دەخاڵەتیان هەیە ئەساسن ئەم دەوڵەتانی منتەقە عەرەبستان دەخاڵەتی هەیە، تورکیە دەخاڵەتی هەیە، تەنیا دەوڵەتێکە واقعان دەخاڵەتی نییە ئەڵان دەستی تەواو دابراوە جمهوری ئیسلامیە. عێراق لاوە چییە؟ بەحاڵ بەڵام پرسیارەکەوێ لە چوارچەوەی کام پلانە، لە چوارچەوەی کام پلانی گەورە. من پێما بێ مرۆتەوە زۆرجا قسەمان کردووە عاقبەتەن پلانی خاوەرمیانەی تازەی موردی نەزەری ئیسرائیل و ئەمریکا ئەوانەیانوێ ئەمە جێبەجێ بکەن. ئەوە تەبعەنەوە پلانێکی زۆر کۆنە پەرستانەیە، پلانەکە کە فاشیزمی ئیسرائیلی تیا بەرجەستا بێتەوە. بەڵام بەداخەوە وەختێ ئەمریکا لە ڕاستیایەتی دەوڵەتی فاشیستی ئیسرائیلیش لە ماوەی 17 مانگی ڕابردووە بەو شەڕانەی لە غەزە کردی، بەو ترۆریزمە، بەو نەسڵ کوشیە، بەو کارانی لە لوبنان کردی، بەو
شکستێک کە بەسەر محوەری بەشار ئەسەد ڕووخاو چۆتە دەرێ خۆ بەڵام بۆتە هێزێکی کاریگەرتر لە جاران هەمیشەش کاریگەر بۆ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل هێزێکی کاریگەرتر لە جاران من پێیان بێ بە زۆری ئەنێ نەخشی خۆیان بڕێوە دەیەم نەخشی ئەساسەن ئەمریکایە ئیسرائیل لایەنی بەهێزێتی بە نەزارم عەرەبستان مشکلی لەگەڵی نابێ ئەبێ لەگەڵی خۆی هاوجودکە قەتەر لەگەڵی مشکلی نابێ هەرە وڵاتە عەرەبیانەی کە تۆ نێویانت بردو ئەبێ پاڵپشتی ئابووری سازدانەوەی دووبارەی سووریە بن ئەوەی کە لەگەڵی مشکلی بێ ئەوسازن جمهوری ئیسلامی و کەوتۆتە لاو کە بۆ خۆی ڵانەوە لە ئاخری باسەکەیە گەڕێنەوە سەری و بۆ خۆی لە وەزێکی نالەبارەیە دەوڵەتی تورکیە زۆر پێ خۆش نییە دەوڵەتی ئۆردوغان و تورکیە لەگەڵ ئەم تەرحی ڕۆژهەڵاتی تازە و ئەوە نەتەنیا پێی خۆش نییە سەر لەی نیگەرانێکی تا ئەو جگایە لە منە پرسی پێیان بێ لە باسی دیکەدا باسمان کرد ئەوەی ئاوڕی داوەتەوە لە مەسەلەی کورد و سەری دیالۆگی لەگەڵ ئۆجەلان و پێکاکا و ئێستاش حتا ملی دانەوان دووە بەوەی مەزڵوم عەبدی بچێ لەگەڵ جەولانی دانیشە هەمووی لە ترسی ئەوەیە کە لە کارتی مەسەلەی کورد لە دژی تورکی استفادە نەکرێت دەنەچێت بەڵێ ئەو سازدانەوەی کە تۆ وتە ئەینە سازدانەوەیکی کاپیتالیستیە سازدانەوەیەکە کە لە خودی ئەمریکا و وڵاتانی ئوروپایی کە لە دەورەی بەشارە سەدا بەلحازی اقتصادیش و بەلحازی سیاسی نفوزێکیان نەبوو جێگایەکیان نەبوو ئەوێنە مەیدانی نفوزی رووسیە بوو جمهوری ئیسلامی بوو ئەو بەشە بوو هەمووانە بە دوای سامی خۆیانن لە چوارچێ ئەوەدا لەو چوارچێوەدا معلومە جەریانی ئیسلامی وەکو جەولانیوانە قەتئەن کەم نفوستریەکەن ئەلئان یەگەر وەکو چێرەی ئەوەڵ و نەفەری ئەوەڵ تەمەشای بکرێ یانە بێ ئەویش خۆی ڕێک بخە لەم نەپرسی جەولانی و یانە بێ خۆی ڕێک بخە لەگەڵ ئەو نەقشەیە کە ئەساسەن ئەمریکا و ئیسرائیل هەیەە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یا کەوێتە پراوێزەوە یا حتا لەوانەیە وەلای بلێن سربەنیستیکەن بەڵایەکی بە سربێنن اتفاقاً تەواوی ڕەفتارەکانی 4-5 مانگی گوزەشتەی و لە لیباس و سەروەز و مناسبات و خۆی ئەماتە دەرتن نیشاندا ئەزانێ بۆ خۆجووتکردن لەگەڵ ئەوە بوو ئەگەر بە تەواوەتی لۆ زەمینە قەدەمی هەڵناهێنا دلەکەیەوە بوو فشاری تورکی لەسەر بوو بەڵام هەر بەو فاکتانەی کە تۆ باست کرد بۆ بازە جەرەسەیەک تورکیەکە بە تایبەت 15 ڕۆژ یەکمانگی ئەوەڵ خۆی وەکو هێزی ئەوەڵی سەحنەی سیاسەتی ئاڵوگۆڕەکانی دمەشق و سووریە نیشانەدا ئەگەر لەبیرت بێ یەکەمین جەرەسەی گیرە وابزانم لە ئۆردۆن بوو یا لە عەرەبستان بوو لە ئۆردۆن بوو وابزانم ئەسڵ زۆر ئاشکرا دیار بووکەوە هەمەکارە تورکیە و وەزیر خارجەکەی تورکیە بەڵام ئێستا بەم فاکتانش کە تۆ باست کرد وانەماوە دەنەچە باسی سازدانەوەکە لەم سازدانەوەیە بەڵێ سازدانەوەیە کە موردی نەزەری ئەمریکا و ئیسرائیل بێ سوباتیانەوێ وەکارکەوتنەوەی سیستمی سەرمایە و کاپیتاڵ و سەهمی خۆیانیان ئەوێ لەوەدا ئیسلامیەکان ناتوانن حەزفکەن بەڵام کەم دەسەڵاتیانەکەن یا ئەوانیشە بێ گوێڕایاڵی ئەو چوارچێوە بن ئەلئان من پێم وابێ فەرزکەن لەم قەدەمی ئەوەڵەیە مشکلێک بۆم تەوافقەی بینی مەزلوم عەبدی و ئەحمەد الشەرع هەیە وتم ئیسرائیلەکە پێی خۆش نییە بە ئاشکرا و توێتی پێم خۆش نییە بەڵام عاقبەت چونکی بە دەخاڵەتی ئەمریکا کراوە حتمما ئیسرائیلیش ڕازیەکەن امتیازی زیاتری پێدەن لەو بابەتەوە منیش پێم وابێ ڕەوتی ڕووداوەکەوە چێتە پێشەکە بەرحاڵ ئیسلامیەکان تەنیا بڕیاردەر نەبن و ئەوە کۆمەکەکە کە بەرحاڵ ئەوەی پێڵەن قانون ئەساسی دەستور بنووسنەوە ئەوەی تەرکیبەی چوزانم دەوڵەت و هەیکەلەی دەسەڵاتەکەی لەگەڵ ئەوەی ئێستا بەدەست ئەحمەد شەرعەوەیە فەرقکە و ڕەنگە بەرەو ئەوە بچێ سیستمێکی نۆرمالتر و ئەوە بێ حتا تورکیە مەجبورە خۆی لەگەڵ ئەم وەزیەتە هەماهەنگکە بەرحاڵ ئەوزایکی ئالۆزە پیچیدەیە هەموو ئەگەرەکان ناتوانین دەستاوە بخوێنینەوە بەڵام مادام ئەمریکا ئەن تقریبن بووە بەهێزی ئەسڵی کاریگەر بۆ سازدانەوەی ئەو وەزیەتە و مەجبورە هەموو پێشنیاد و ملاحزەکانی ئیسرائیل لە نەزەر بگرێت بە مەسیرێک کاڕاتە پێشێ ئیسلامیەکانیش ئەبن فەرعیتر ئەبن
بەڵێ لەو چوارچەوەدا احتمالی هەیە ئەو تەوافقی کە ئەڵان بینی مەزلوم عەبدی و جەولانی کراوە جێگایەک پیدا بکە، بەڵام هێشتا زۆر گشتیە خاڵەکانی. ئێستا منم ڕۆژانە قسەیەکم بیستووە بەڕاستی قسەیەکی ڕێکوپێکە لە قەولی ئینگلیسیەکان وایڵانەڵەن شەیتان لە وەردەکاریەکانی هەیە، وەردەکاریەکانی بزانین چۆنی لەدێ. ئەوەی هەر ئەمڕۆ بە زمانێکی تند نیروەکانی سووریای دموکراتیک یا حەسەدا جوابێکی توندیان داوەتەوە بە جۆرانی کتویانە ئەوە نامەشروع ئەم قانونی ئەساسیە، جێگای قبول نییە و ئەمە لەگەڵ ڕێککەوتنەکەی بینی مەزلوم عەبدی و ئەحمەد شەڕع هیچ تەبایەکی نییە، جوابیان داوەتەوە. معنایەوەی ئەوانش لە شوێنێکەوە قساکەن کە ئەتوانن وا قسە بکەن، ئەتوانن احتیاط بنێنە کەنارەوە. بەرحاڵ ئەوەی ئێمە بە دوایەوەین ئەو کۆمەلگایە بەرەو سوباتێک بەرەو ئەمنێتێک دوور لە شەر دوور لە سناریۆی ڕەش و بەرحاڵ عاقبەت تەوازنخوای هێزەکان. منیش پێم باشە لە تەجروبەی ئایندەی سووریەدا ئەڵئان ئەوەی کە من و تۆ ئاوات و ئارەزومانە هێزی کرێکاری وشیار لە مەیدانا بواە، هێزی سازماندرا و ڕێکخراوی ئازادی خواز و بەرابەری خواز و سۆسیالیست لە مەیدانا بواە، ئەگەر یەکەم دەسەڵاتیش نەبواە ئەویش عاقبەت یەکێ لە هێزەکانی نێو دەسەڵات بواە و تەسیری خۆی بواە لە نووسینەوەی دەستور لە شکڵدان بە هەیکەلی سیاسی. ئەمە بە دەرەجەیەکی زۆر بە دەرەجەیەکی زۆری چی هەرتەوە غایبە بەداخەوە. لەم بینەدا لەنێو ئەم سناریۆ ڕەشی 15 ساڵی گوزەشتە معلومە ئەوەی لە کوردستانی سووریە کرا تەجروبەیەکی مثبەتترە باشترە، تەجروبەی ئەوان بە هەر نسبەت تەسیر دابنێ لەسەر سازدانەوەی ڕووداوە سیاسیەکان و شکلی سیاسی ئایندەی دەسەڵات لە سووریە. لەم نەپرسی هەنگاوێکی پۆزتیوە بەری ئەو ئیسلامیزمی تونڕە و بەری حتا ئەو تەفرەقەی قەومی مەسەبی کە بگاتە ئاستی شەڕ ئەوە گرێت، چونکی لە تەجروبەکەی خۆیان لە ماوەی ئەم 19 ساڵەیە توانین ئەم خەڵکە جۆرا و جۆرە بەیەکەوە بحەوێنەوە. هەموو کەسەوە ئێستا لە سووریاواڵێ من تامان متابعەیەکی زۆرێک لە چاودێرانی سووریا ئەەکەم لەسەر سۆشیال میدیا، لەوانەیە کە لە دەرەوە ژین، لەوانەیە حتا لە ناوەوە ئەژین، ئەوانەیە کە قسەیان ئەبیسترێ، هەموو کەێتە سەر ئەزمونونەکەی ڕۆژاوا وەختێک قیاسێکم تەمان ئەم جەماعەتی جۆلانیە بەر لەوەی بگەنە دیمەشق لە ئەدلب حکوومەتێکیان هەبوو بەنای حکوومەتی ئینقاز. ئەم حکوومەتی ئینقازە ئەوان پێکیان هێنابوو بۆ بەڕێوەبردننی ئەدلب و ئەوانە هەموو ئەوانی کە بەشی زۆریشان ئیسلامیشن تەنانەت کە وەختێک مقایساکەن لە قیاس دەبینی ئەوەی کە مەزلوم عەبدی و ئەوان بوویانە لە بڵێن باکووری خۆرهەڵاتی سووریا ڕۆژاوا بە قیاسکردنی لەگەڵەوەی کە ئەم حکوومەتی ئینقازە بوویەتیەوەی ئەوان زۆر باشتر بووە. ئەو ئەزمونەی کە هەیەە نەک لە بابەتی ئازادی و ئەمنیەت و ئەوانە، لە بابەتی بەڕێوەبردن، لە بابەتی تکنیکی ئیدارەکردنی کۆمەلگا و ئەوانە کە چۆنینەکەی بە مەرجێک ئەوان هەموو خەزیێنەکانی تورکیان بۆ لەسەر پشت بوو، هیچ کێشەیەکیان نەبوو لە پەیوەندیگرتن لەگەڵ دنیاە. قەسەد و باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەواازەی لەگەڵ پارتیا بوو کە پارتی زوو دەواازەکانشی لێدا خست و ئەویش محاصرەیە کرد و گەماروی لەسەردانا بوو. بەرحاڵ بەو حاڵەشەوە هێشتا و ئەزمونەی کە لە ڕۆژاوایە باسی ئازادی ژن و ئەوانە خینە ئەولاوە، باسی شتی تەکنیکی بەڕێوەبردننی کۆمەلگا ئیدارەکردن بیروکراتیەتەوەی کە پێی وترێ بیروکراتێت لەینا ئەوەیە. لەبەرەوە ئەم ئەزمونە جێگای سەرنجی سەرجەم خەڵکی سووریایە و وەختێک کە جارێک پێما بێ هەر خۆت باست کردو ئەوانەیە یەکێک لە چاودێرانی کوردی لای خۆمان کە باسی بڵێ قەسەدی کردو دوی قەسەد بۆ لە جیاتی ئەبوو محەممەد جۆلانی نەچوو پەلاماری دیمەشقدا بڵێن ئەو چێ بۆ دیمەش نەک پەلامە ئەو چێ بۆ دیمەشق حکوومەتەکە بڕوخێنە و بێ بەدەسەڵات ئەوای وای کردای بە بڕای من بەشێکی زۆری خەڵک لە سووریایە بەم شێوازە تەسەورەکەن کە
قەسەد مؤهلترە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگای سووریا و ئەو ئەزمموی ئەوان هەیەە ئەزممونیشی دەوڵەمەندتر لە ئیدارەکردنا تا ئەوەی کە جەماعەتی جۆلانی هەیەە کە لە سادەترین ئیمتیحانە لە یەکەم ئیمتیحانە هەروەکو چۆنەڵێ پەنجەیەکیان تێوەیەوە ئەوانە معلوم بوو کەمە هێتەکەی چی ئەو کوشتاری کە کرا لە ساحل و ئەوانەوە بە ئاسانی بەسەرێنە تێناپەڕێ بەڵام لەم بەینە شتێکی تریش بازەکرا ڕێحمان بمێ نظری تۆ لەو بابەتەوە بزانم هاوڕیانێکیش کۆمنتیان نووسی و حتمما کۆمنتەکانتان کەمشتن نیشانە دەین و هەوڵەدەین بە پێی توانای خۆمان و کاتەکەمان وەڵامیان بدەینەوە دووبارەش داوا لە سەرجەم ئازیزانەکەم مەگەرنتان کردو تا ئێستا کەناڵی یوتیوبی هیوە لەسەر یوتیوب لایک و سبسکرایب بکەن و لینکی ئەم بەرنمەیە لەلایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە واگەر لە دەرەوەی وڵاتی شن لە ڕێگەی یوتیوب و متابعی بەرنمەکانمان بکەن بۆ ئێمە بە قازانشترا بەرحاڵ یەکێک لەو شتانەی کە ئەوتیا ڕێحمان باسی نەکرێڵێن ئەم ڕێکەوتنی یاخود ئەم پەیامەی کە وەجالان داوێتی لە ئیمرالیەوە کە دۆخەکەی گۆڕی بە جۆرێک لە تووشایە ئەمە کاریگەریشی بووە لەسەر دۆخی ڕۆژاوایە دۆخی ڕێکەوتنی بینی قەسەد و دەسەڵاتدارانی سووریا لەم بابەتەوە تێبینی یاخود تێگەشتنیەوە چییە؟ من پێم وایە تاسیری بووە من پێم پەیامەی ئۆزاران لانیکەم بۆ سەر خودی شخصی مەزلوم عەبدی و ساڵح موسلم و ئیلهام ئەحمەد و ئەوانەی وا بەڕێوەبەری لە پێدەوە گرتوێتی تا ئەڵان حەسەدە ئەوانە تاسیری بووە چونکی بتوێنێتەوە شارراوە نییە ئەوان لەژێر تاسیری بۆ چوونەکانی عەبدوڵڵا ئۆزەرانە هەن لانیکەم ئەو قووەتی قەلبەی یاوەی ئەعتماد بە نەفسەی بە مەزلوم عەبدی داوە لە چوارچەوەی ئەو پەیامەی کە ڕووی لە ئەوەیە کە لەگەڵ دەوڵەتە مەرکەزیەکان بسازێنیتە قسەی ئاشکرای وەختێ بە خودی پێکاکا وەک حزبی دایکی جونبشی ئاپۆیی ئەڵێ ئێوە حتا چەک دابنێن بڕۆن بسازێن لەگەڵ دەوڵەتی مرکزی تورکیا حتا خۆتان هەڵوەشێنەوە دەجا لێرە زۆر کارێکی سوکبارتر بۆ مەزلوم عەبدی نە قەرارە خۆی هەڵبشێنێتەوە نە قەرارە چەک دابنێن ئەتواقەن لە هێز و قودرەتێکیش هەیە دەی بەلحازی بۆ چوونی سیاسیش هی ترندێک وە ئەوەی خۆیان پێڵێن سەرۆکیان ئیجازەی داوە ئاسانتر خۆی بە بێمانعتر بزانێ بچێتە پای ئەمەوە من پێم وابێ من لە مناسبەتی تریشە هەر تەبان بە زمانی فارسی بوو سێشەمەی ڕابردوو هەر لەم بابەتەوە وتمە بەڵێ پەیوەندی هەیە تەسیری بووە هەر بۆ یەکانە جێگای ڕەزامەندی خودی کولی ئەوەی پێڵەن جونبشی ئاپۆیی و پێکاکا و ئەوە هەیە دەنێتە لە چوارچەوەی استراتێژیەکایە لە چوارچەوەی سیاسەتێکایە کە ئەو بزوتنەوەی کاڵان بە تایبەت نقطە قووەتەکەی کوردستانی سووریە و ئەو جێگای دەسەڵاتی هەیە و زیاتر لە 100,000 کەس هێزی چەکداری ژن و پیاوی هەیە و منتەقەیەکی بەدەستەوەیە هەرونە بڵم لەوە زیاتر من تەوزەحم نییە من پێم وابێ تاسیری بووە و مانعی لابردووە بۆ ئەوەی ئەمسالی مەزلوم عەبدی زووتر بتوانێت بچێ ئەو کارە بکە بەرحاڵ با بچینە سەر کۆمنتی هاوڕێیان لەبەرەوەی کە ئەگەرچی ئەم باشتە زۆرتریش هەڵەگرێ بن نێشتا دڵام ناخواتەوە قسەری کردمان وەڵام بەرحاڵ لێرەیە بێ کورتیکەینەوە لەبەرەی باسێکی کەشمان هێسەبار بە ئێرانەویش گرنگە ئەڵێ هاوڕێ ئاسفزن دڵێ مە پرۆژەی ئەمریکا لە ناوچەکەدا لە قازانجی نییە هێزی باسی ئەسەدی بە قازانج رووسیا و ئێران ڕۆڵی هەبێت لە ناوچەکەدا ئەمەش ڕێمی سووریای ئەحمەد شەرعی خۆزگەمانوت ئەبوو محەممەد جۆلانی ئەو ئەحمە شەرع بەکارنێنین ئەمەش ڕژێمی سووریای ئەبوو محەممەد جۆلانی و تورکیا ناچار دەکات کە هەسەدە قبولکەن بەرحاڵ شەڕ نەمێنێ لە قازانجی خەڵکی ناوچەکەی بێگومان منش هاوڕام من هاوڕام لەگەڵ ئەوڵەن سڵاوم هەیە بۆ هاوڕە ئاسۆزەند و نوکتەکەی درست
زۆر باشە ئەمەیان ڕخنەیەکە پێم وابێت لە هاوڕێەکرمەوە یاخود پرسیارێکە یاخود گومانێکە ئەم تێکەڵەیە چۆن سەرەگرێت و لێکەدرێت هێزێک ژن و پیا پێکەوە چەکداری تیاابێ هێزەکەی تر ژن بە زعیفە و ناقص العقل زانێت ئایا جۆلانی نەکەوتوتە نێوان مەنگەنەی مەدەنی و ئالمانەتی کۆمەڵگا و سەلەفێتی هێزە ئیسلامەکانی سووریا چه ئایندێک چاوەڕێتی من واقعاً لەگەڵ ئەم سەرنجیا زۆر دێمەوە ڕاستە ئەسڵەن مانع الجەمع دەردی ئەڵێنە و دوانە ئەو هێزە بەڵام هەر ئەوە من وازانم باڵانسی هێز نەک لە دنیاە ینی هەڵە تێ نەگرن من وازانم دنیا باڵانسی هێز بەرەو فاشیزمی ئەبات بە جۆرێکە ئاوە مەگەر خەڵکی ئازادی خواز و خەڵکی مافخوازوانە لە بەرامبەر ئەم شەپۆ لە کۆنەپەرستی دنیا بوەستنەوە باساکە لەسەرەوە نییە بەڵام خودی سووریا موقعیتی سووریا ئەو تەوازناتنی کە تایەتی ئەمە بە قازانجی ئەو هێزەیە کە ژن و پیا و وەکو یەک سی دەکات و وەکو یەک چەکداریانەکات و لە هێزی چەکدارە موقعیتیان پێدانە من باوەڕم بەمەیان هەیە بە واقعیتێک و بە دۆخێکی بابەتی هەیە نەگەوەی جەماعەتی ئەبوو محەممەد جۆلانی چیانێ جۆلانی تیۆریستە ناتوانێت بێ بە ئازادی خواست بە هیچ جۆرێک بەڵام ئیتر یاوەتا بێ ملکەچکە خۆی تەسلیم کا لەگەڵم ڕەوەندەیە بێتەوە بۆین باخی لە ملکە ڕیشیشی بتاشێ یاوەتا ئیتر بێ بە ئیتیجایکی کا بڕاتەوەوانە و سەرنجام ناتوانێت بێنێت وەکو دەسەڵاتدار داری ژێر پێی خۆی ئەبڕێتەوە بە جۆرە لە جۆرەکە منیش هەرەو نەبڵێم تەوان دیارە خۆی مەش لە قسەکانمان نبوو هەرم تەوافقە کە ئێستا سەرەتایە پارادۆکسی گەورەی تێدایە و ئەگەر زۆر هەیە کە مشکلی بۆ دروست بێ ئەوە یەکیانە هەرم شتەی وە ئەوڕێ ئەکرم باسی کردو ئەم پێکاتە لێک نەچوانەی کە لەوێ هەیە ئەجملە ڕۆڵی ژن لە لای حەسەدە بەڵام لای ئیسلامیەکان نییە بەڵام من با یەک شت ببیرمە مەسەن کۆماری ئیسلامی ئێران کە 6 ساڵە هەیە و لە یەکەمین هەنگاوەکانی ئایتفاقان دش بە ژن جوڵا و کتی دەبێ حجاب بکەنە سەریەک بەڵام کۆمەلگای ئێران چونکی کۆمەلگایەکی زیندوو بووە باوجودی 46 ساڵ و تەجروبەی شەڕی ئێران و عێراق و کوشتاری زۆریشیان بەسەر هات بەڵام عاقبەت نەیتوانی کۆماری ئیسلامی نەیتوانی بە تەواوەتی ئەو جۆرەی تاڵبان لە ئەفغانستان کردوێتی ئەو جۆرەی تاڵبان نەیتوانی ژن بنێنێتەوە ماڵ نەیتوانی لە خوێندنگا لە زانکۆکان لە مەدرسە لە کار لە شوێنی کار بۆ ئاگداریتان هەنیکەم لەو جمهوری ئیسلامی کە ئاوا دژە ژنە لە ماوەیە 46 ساڵە ئاماری خوێندکاری کچ و ژن زیاترە لە کوڕ و پیاو بەحاڵ لە بابەتە دەنەچە باوجودەوەی مانعی زۆر بۆ ژنان دروست بوو خۆ ئەوازان یعنی منزورمەیە هەرە شتەیە یەکسری شت ڕەنگە جمهوریەتی ئیسلامی ئەمە نەکۆنە پەرست بوو ئەوڕە ڕەحمان مۆسیقا مەمنوع بوو من تازە بیستم ئەم زەمان ئەخیرانە رادیۆ مۆسیقا گۆرانی مەمنوع بوو بەس تەنها ڕێگەی گۆرانی دینیانەدا تاماوەیەکوانە دواتر ئینجا شەجەریان ئەم شەجەریانە متەسەویفەهینە یەکەمین کەسێک بوو دقیقاً نزانم تەناسب خواکەی داهاتوو ئەزانێ لایەکی دیکەوە یەک شتیش هەیە عاقبەت حەسەدە و مەزلوم عەبدیوانەوە حتا ئەگەر تێکەڵ کولی هەیکەلی سەراسەری دەسەڵاتی سووریا بن بە تەوری واقعی منتەقە نەفوزەکەیان زۆرتر هەر منتەقەی کوردستان و ئەو شوێنانە بێ کە حەسەدەی لێبێ قەتئەن نادان تا چماوەیەک ڕەنگە هەر و مەرج و شەرایط کەماکان لەو منتەقانەی ئەوان بۆ ژنان بۆ کچان حتا بۆ خەڵکی ئتنیکی جۆراوجۆریش کە لەوێنە فەرقی بێ لەگەڵ دەمەشق و ئەو منتەقانەی کە ئیسلامیەکان و ئەجملە جۆلانیوانە دەسەڵاتی تیاابێ بەحاڵ ئەوە بزانین ئەم قەراردادەی ئێستا نووسراوە عمری زۆر نابێ یانە چێتە باری جێبەجێبوونەوە واردی وردەکاریەکانیە بن و بە دەرەجەیەک ئەچێتە پێشێ 100% ئەو جۆرە ناچێتە پێشەکە حتا مەزلوم عەبدی کە ئیمزای کردووە یان ئەوەیە هەر بەری پێگرن منیش پێما بێ ڕوتی ڕووداوەکانەوەیە جریاناتی ئیسلامی وەک ئاستا بە حقەت ئەحمەد جەولانی بەقەدا ئێستای وەزن نامێنێ ساڵێکی دیکە ئێستا هەر ئێستا نیواو نیو لەگەڵ سێمانگ لەمەوە بەرا فەرقی کردو خوارەوە جگە لەوەش خۆیان خۆشیان هاوڕە ڕەحمان نۆ مانگیاندانی توانە تا ئەخیری ئەم ساڵا
ئەبێ ئەم بڕیارە تەفاسیلات جێبەجێ خۆشیان سەقفێکیەوە زۆران بۆ دانە ناوە هەر ئێستا کێشە لەسەر مۆزوعی دەستورە دەست پێکە هەڵوێستێکی زۆر باشی قەسەد ئەوە بوو کەوتوی ئەمە شەرعی نییە کە دیارە بەشێکی لەبەرەوەیە کە دووبارە لە جمهوریەی سووریا جمهوریە عەرەبیە سووریەیە شریعەتی ئیسلام بنەمایەکی ئەساسی یا بنەمای ئەساسی نەک بنەمایەکی ئەساسی ئەوە مشکلەکەی بنەمای ئەساسی یاسادانانە لە سووریایە شەرع پەرلەمان لە سێیەکی پەرلەمان شەرع دیاریەکە شەرع بڵێن دەستگای قەزایی بە دەستی شەرع دا ئەمەزرێ ینی محکەمەی دەستوری حکوومەت بەدەستی شەرع دروستەکرێ پێویستی بۆ نیە متمانی پەرلەمانی بۆ وەربگرێ ینی کۆمەڵێک شتی داناوە لە دەستورەکە زۆر لە سەراسەر کۆنەپەرستانەیە کۆنەپەرستان بۆ ناویش بۆ سوێندیش ناوی مافی مرۆڤ و دیموکراسی تیان نەهاتووە هەر بۆ سوێن ناوی دیموکراتی تیان نەهاتوە ینی وەکۆی کە ئەڵێ دیموکراتێت کوفر و ئیلحادا ڕێک هەر لەو منهەجەوە سەیران کرد ناوی دیموکراتی شەماڵ بەشێکە گەڕێتەوە خودی جوولانیوان نەزانن دنیای ئەمڕۆ ئەویش بەدەسەڵات بوونی ترامپ وەلای کشور نەتانیاهو ئیجازە بەوادا کە ئەسەن باسی مافی مرۆڤ نەکرێ ئیجازە بەوادا کە ئەسەن چونکی بە تەوری واقعی یەکێ وەک ترامپی فاشیست کەڵان هاتوێتە ڕاستی ئەمریکا ئەوەی لە حسابات یعنی حتا بە ڕواڵەتیش بە زاهریش باسی مافی مرۆڤ ناکە ئەسان بۆی مەسەلە نییە دەنەچە ڕەوتە کۆنەپەرستە ئیسلامیەکانیش ڕەوتی کۆنەپەرستی دیکەش ئەوە بینن و لەو هەلومەرجەیانوێ ئیسفادەکەن هەرچەند خۆ دەوڵەتی بایدن و دەسەڵاتەکانی پێشووی ئەمریکا و زلهێزەکان من و تۆ زانین لە مافی مرۆڤەکە وەکو کەرەسە وەکو وەسیلە وەکو ئەبزار ئیستفادیانەکرد لە بەعجێ بەکاریانە بر لە بەعجێ بەکاریان نابر قەت بیست و تاقبت زەختێکیان لەسەر دەوڵەتی عەرەبستانی سعودی بێرە مافی مرۆڤ ئەپارێزی نایپارێزی نیانە یا لەسەر قەتەریان ببێت هەرچوو شمشێریان لەگەڵا بایەوە منزومێت تەوهمێکەوە بەوە نیە بەڵام ئەوەی حتا جۆلانی ئیجازە بەوادا ئیجازە بەخۆیدا ئەڵێ دەورەی ترامپە باسی مافی مرۆڤ مۆزوع نییە باسی دموکراتی بە شکڵی ئەوڵێ زۆری نییە بەڵام من پێ بێ لە مەیدانابوونی مەجموعەیەکی هێزی دژبەیەک و ئەجم لە هەرم حەسەدە ئەوانەکە مافی مرۆڤ و ئەم مەسەلانیان بۆ مهمە بە ئاسانی بۆ جۆلانی ناچێتە پێش نام بێگومان وایە جا بەس ئەوەش بڵێن بیری نەچوە لە دەستورەکە باسی ئەوکە کە حەقی خاوەنددارەتی مقدسە کەس بۆی نیە دەستی ئەوەی بیر نەچوە بڵێت تەبیعیە وا بکەن بەڵێ دیارە من لێرە ئەم باسە تەواوەکەین هاوڕ ڕەحمانە من بەرنامەیە ئێمە بەرنامەی پێشووتر لەسەر ڕێکەوتن یاخود لەسەر ئەو بەنامە خود ئەو پەیامەی ئۆجاران بەرنامێکی تایبەتمان بوو ئەم بەرنامەش لەسەر ئەم ڕێکەوتنە ئەم بەرنامەیەمان ئەم قسانەمان کرد شتێک بۆ من جێگای خاڵی ماوەتەوە ئێمەمانان لە هەڵوێز دەربڕینە وەکو سۆشیالیست و کۆمیستەکان زۆر باشین ینی ئێتر کاگا هەرۆستەکانمان دروست بێ باشین ئەگەر ناجاری وایە هەڵوێستی خراپیشمانەیە بەڵام بەرحاڵ بە عموم قساکەم باسی هەموو ئەواناکەم کە بەخوایان ئەڵەن کۆمونیستن بەڵام کێشەی گەورەمان لەوەیە کە لەسەر ئەساسی لێکدانەوەی ئەو دۆخ و ئەو ئاڵ و گۆڕانی کە ئەیە کە یەتە پێشەوە چ تاکتیکێک و چ ڕێبازێک هەڵبژێرین و چۆن بتوانین هێزی کارگەر و زەحمەکێشی کۆمەلگا و هێزی خەباتکار بۆ سۆشیالیزم بۆ ئازادی بۆ یەکسانی کۆکەینەوە ڕێژی خەین و بیگەێنینە قۆناغێکی تر و ئەمانە لەم بابەتەوە هەمیشە کەم و کورتیمان هەیە ئەسان من بۆ خۆم جۆرێک بیرەکەمەوە کە بەشی زۆری کاتەکانمان ئێمە وەکو دەستگایشی تەبلیغی زۆرتر سیاسەتەکەین تا ئەوەی کە فکر لەوە بکەینەوە کە چۆنی هێز جێبەجێکەین لەم لابی بین بۆ ئەولا تەوازنی هێز لێک بینەوە چ تاکتیکێک هەڵبژێرین من پێ خۆشە لە بەرنامەی داهاتوومانە لەسەر ئەم ئاڵوگۆڕانە لەسەر بنەمای ئەم ئاڵوگۆڕانی کە لە ناوچەکەیە ڕوئەدا و ئاڵوگۆڕی زۆر مێژوویین ئەوانەی کە ئەڵێن پەیامەکەی ئۆجاران مێژوویە باز لەوە نییە کە ئۆجاران کەسایەتیەکی مێژوویە بە هەر حاڵەوان پێیان وایە بەڵام باسەکە لەسەر ئەوەیە ئەمە ئاڵوگۆڕێکە وەشچەرخانێکە لە دۆخی مەسەلەی کورد لە ناوچەکەیە ئەمە وەشتەرخانێکی تربین لە دۆخی مەسەلەی کورد لە
سووریایە لە ئێرانە زۆر خێرا ئێمە ڕووداوی کتوپڕ ئەبینین من دڵنیام لەوە بەشێکی زۆری ئەم ئاڵوگۆڕانەکە ڕوو ئەداتوانە بە خاتری هێزکۆکردنەوە لە بەرامبەر ئێرانە و لە دژی ئێران و لە دۆخەشە شتیتر دێتە پێشەوە کۆمونیستەکان سۆشیالیستەکان ئازادی خوازان ئەوانیان نوێ کارگەر و زەحمە چێش چمچێکی دەسەڵاتی بگەت بەدەست بگا دۆخی جۆرێک باشتر بێ ئەوانە ئەبێت چی بکەن دەبێت چی بکرێت سوالێکە بەسەر سەری هەمومان ناخولێتەوە من ومێدەوارم توانین لە بەرنامەی داهاتووە لەسەر ئەم بابەتە بەتایبەت قسە زۆر چاکە منی بەهارە من سەرنجێکی کورد دەربڕم قەتعەن وایە عاقبە دەبێم قسانە نەتیجەکەی بێ بڵێ تاکتیک چییە ڕەوشت چییە سۆسیالیستەکان چی بکەن بەڵام بەشێکەوەی قسەی کۆنکرێت و مشەخەسکەی بەستەجی بۆیە ڕوو بە کام کۆمەلگا قساکەی و لەگەڵ چنی رویەک حەسێبەکەی بەداخەوە با ئەم ئەترافە بکەین ئێمەی کە ئەم شەوەکە لەسەر ڕووداوەکانی سووریە و حتا کوردستانی سووریەش قساکەین من و تۆی سۆسیالیست و کۆمونیست و کۆمونیست کاریگەری دەستمان زۆر پڕ نییە بڵین چی بکرێ و چی نەکرێت چونکی ئەو هێزەی کە مەوردی ختابمانە حتا لە چینی کرێکاری ئەوەوە چینی کرێکاری سووریا حتا بە گشتیش بڵێ کەمیە بینی لە مەیدان نایبینی لە مەیدانە بە سەراحەتە من وە بیرەکەمەوە ئەوانە دەرنەچەوە دەست کورتەکە بەڵام بە گشتی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێت چی بکرێ مەسە من بۆ نمونە دوێشەوە کە کلاپاوسێکم بۆ نزیکی 3 سەعات و نیم اتفاقان هەر لەسەر شیکاری پەیامەکەی ئۆجەلان و بەرحاڵ قسە لەسەر استراتیژی و تاکتیک لە نێو بزوتنەوەی کوردیدا بوو لەوێنە چونکی گشتی تر بوو و ڕوون بە تایبەت لە چوارچێوەی باسی سیاسی و هەلومەرجەکانی کوردستانەکان کوردستانی تورکیە ئێران عێراق و ئەوە بوو و پێ ئەوەی کە لانیکەم ڕوو بە کوردستانی ئێران ڕوو بە کوردستانی عێراق هێزی چەپ سۆسیالیست ئازادی خواست کۆمۆنیست ئەبینم کەم یا زۆر لە سەحنەکەدا هەن و تەبیعی ئەم توانی قسەی زۆر کۆنکرێتتر بکەم قسەی زۆر مشەخەستر بکەم بڵێم ئەمە ئەرکمانە وەزیفەمان بەڵام باوجودی ئەوە بەڵەوایە لە ئاس جەهانی ئەم دەورە کۆمونیستەکان چیەکەن لە خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێمەی تێداین و لە بەعزجەیە قسەمان ئەبیسرێ و قسەشمان نەکرێ بە عەمەل دەربێ زۆر چاکە دایبنین لە بەرنامەی داهاتووە قسەی کۆنکرێت و قسەی مشەخەستری تیا بکەین زۆر باشە دووبارە سپاسی سەرجەمە و هاوڕێیانەکەین کە بینەرمانن داواتان لێ یەکەم جارێکی تر لە ڕێگەی خۆتان و لیچی ئەم بەرنمەیە بە فراوانی بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرترمان هەبن ئەگەر تا ئێستا نەتان کردووە ئەو یارمەتیەمان بن کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن لە دەرەوەی وڵاتیشن لە ڕێگەی یوتیوبەوە تەماشاکەری بەرنامەکان بن